عزیزان ئەم هەڵمەتێکی جیهانیە لە ژێر دروشمی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان چارەسەرە بۆ پرسی کورد لە 9 دەی 2023 دەستی پێکردووە لە ئەوروپا کە زیاتر لە 74 وڵات ڕاگەیەندراوە بە هەمان شێوە لە باشووری کوردستان لە 14 دە ڕاگەیەندراوە ئەم دیبەیتەش لە چوارچێوەی ئەم هەڵمەتە و لە چوارچێوەی زنجیرەیەک چالاکی لە چوارچێوەی ئەم هەڵمەتەیە خۆی دەبینێتەوانێ. شەهیدان خاوەنی ڕاستەقینەی گەل و خاکن تکایە فەرموون. ئەمە هەموو ئەومان بۆ دەرەخات ئایا ناکرێت شایە بگێڕنە بۆ توێڕانەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە دووپاتی دەکاتەوە تا ئێستا ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕێوە دەچێت دەرەنجامی سیاسەتێکی نێودەوڵەتی دەوڵەتانی هەژمونگەرایە بۆ دابەشبوونی ناوچەکە لە دوای ئیتفاقی سایکس-پیکۆ. ڕەنگە ئەم ڕوانینەی ئەم بیرمەندە نزیک باکە لەو ڕاستەی کە تا ئێستا ئەم ناوچانەوەی کاری بۆ کرابێت و نەخشەی بۆ داڕژرابێت بریتیە لەمانەوەی ئەم ناوچە وەک ناوچەیەکی نائارام. ئەمەش دەمانگەێنێت بۆ بڕوایی کە ناتوانین چارەسەری بۆ دۆخی شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بدۆزینەوە بەبێ دۆزینەوەی هۆکارەکانی پشت هێشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک ناوەندێک بۆ نائارامی و شەڕ. بەڕێزان، دوورکەوتنەوە لە گەڕان بە دوای دۆزینەوەی هۆکاری سەرەکی شەڕەکان و دیاریکردنی پێچوونە ناو پرۆسەی چارەسەری هۆکاری درێژبوونەوەی نەهامەتەکان. واتە پێش ئەوەی ئێمە بڕۆینە سەر ئەوەی کە دۆزینەوەی ڕێگەکانی کێشەکانی ڕۆژهەڵات بۆچی وای هاتووە بڕۆین بۆ چارەسەری بگەڕێن، ئەمە هەڵەیەکی کوشندەیە. بۆ دەربازبوون لەم دۆخە ناسەقامگیرە دەبێت پێش هەر شتێک چاک بە سیستەمی دەوڵەتداری لە ناوچەکەدا بگەڕین. ئەڵبەت ڕوونە سیستەمی دەوڵەت لەم ناوچەیەدا لەلایەن دەوڵەتانی کۆلۆنیالیزمەوە بە شێوازێک داڕژەوە زاڵبوونی گروپێک بەسەر ئەوانی دیکەدا ڕێگە پێدراوە. ئەمەش لە پێناوی ئەوەدایە کە تا دوورمەودا بەرژەوەندەکانی خۆیان مەبەستن وڵاتانی سەرمایەداریە بپارێزن. بۆ ئەم مەبەستە چەندین ڕێگا و میکانیزمیان بەکارهێناوە: سیاسەتی توانەوە، زاڵبوون، پەراوێزخستن، تێکەڵکردن. بێگومان ئەم مۆدیلە لە دەوڵەت لە خزمەت خەڵکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نییە، چونکە ئەمە دژی پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردن و لێبوردەیە. ئەگەر باس بە پرسی ئازادی ژن دەکەین لە فکر و فەلسەفەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلاندا دەبێت سەرەتا ئەوە ڕوونکەینەوە کە ژن تەنیا یەک جەستە نییە، یەک جنسیش نییە. لە کەسایەتی ژنە تێکۆشانێک لە بەرامبەر بە پەرگاڵێک دروست دەبێت کە پەرگاڵی پیاوسالارە، پەرگاڵێکی ناوەندگەرایە، پەرگاڵێکە کە ژن و پیاوی ئازادیخوازی خستۆتە پەراوێزەوە. یعنی پاشان ئاماژەی پێ دەکەم کە قوربانیانی ئەم سیستەمی سەرمایەداری جیهانیە تەنیا ژنانی پیاوانیش ئاماژە است. و بۆچی گەلێک لە پیاوانی ئازادیخوازی ئێستا لەناو ئەم بزودنەوەی خەریکن خەبات دەکەن. هۆکاری یەکەم کە دەبێت ئاماژەی پێ بکەم بۆچی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان گرنگی داوە بە بابەتی ژن لە بواری مێژوویەوە. یعنی ئێمە لە گەلێک لە پارێزنامەکانی ڕێبەرات و سەبارەت بە پرسی ژن ئەگەر هاوڕێیان بچین بخوێنن دەبینن هەیە. کتێبێک هەیە بە ناوی ئەوینی کورد سەراسەر باسی ئازادی ژن دەکات. کتێبێک هەیە بە ناوی چۆن دەبێت ژیان بکەین لەوێ باسی ئازادی ژن دەکات. لە دانە بە دانە لە پارێزنامەکانی ڕێبەرات و هەر لە پارێزنامە یەکەم تا پەنجەمیشی بەش بە بەشی هەیە کە باسی ئازادی ژن دەکات، باس لە مێژووی ژن دەکات. کتێبێکی تایبەتی هەیە بە ناوی کوشتنی پیاوەتی کە لەوێ باس لە کوشتنی سیستمی پیاوسالار و عەقلی پیاوسالاری دەکات. ئەمانە دەبێت هۆکارەوەی کە ئێمە بگەڕێنەوە بۆ 12,000 ساڵ لەمەش. یعنی کاتێک کە ژنان لە ئاستی خوداوەندیدا جێخوایان گرتووە، قەدەمەیەک خواتر 4,000 ساڵ دواتر کە تێکۆشانێک لەناوبەر ژنان و ئەو سیستمێکی دەڵێن باس دەکەین پیاوسالاری دروست بووە و ئێستا کە دوای 5,000 ساڵ لەمە باس دەکەن و هەتا ڕۆژێک ئەو ڕۆژمان بەردەوام دەکات ئەو زەهنیەتە پیاوسالارەیە کە بەسەر ژن ئازاوە. یعنی هەم هۆکارە پۆزیتیڤەکان هەم هۆکارە نێگاتیڤەکان بۆ
ژنانمان نەبینیوە ئەمە یەکەمین پرسێکە لە لای هەر کەسێکە لەناو ئەم فکر و فەلسەفەدا جێ خۆی دەگرێت دروست دەبێت مێژوویەک پڕ لە خۆڕاگری لە کوردستانە بە تایبەتی چۆن ئێمە باسی کوردستان دەکەین هەروەها لە ناوچە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاستی جیهانە بەڵام دوو بەڵام هەیە نا یەک ئەوەی کە ئەڵێن هیچ تێکۆشانێکی ژنان دروست نەبووە کە ئێمە وەکو تەفگەری ئاپۆی هیچ کاتێک ئەمە بۆمان گرنگ نییە و ئەسەن ناڕێن بەرەو لای ئەم وەڵامەوە بابەتی دووەم بەڵێ تێکۆشانێکی زۆر بەهێز دروست بووە بەڵام نەنووسراوە یعنی هەم مێژووی تێکۆشانی ژنان هەم ئەو مێژووی کۆلایەتێکە سیستمی پیاسالار بەسەری دەستپاندووە نەنووسراوە و تێکۆشانی ئازادی ژنیش پێویستی بە نووسین هەیە ئەمە بۆ هۆکاری سەرەتایی ئەوەی کە ڕێبەراپەوە بە شوێنی پرسی ئازادی ژن ڕات گەلێک وشە هەن دەمێت ئەوە حتمما ئاماژەی پێ بکەم وشەکانی کە ڕێبەرتی زۆر بەکاری هێناوە تەنیا دروش نین تەنیا وشەنی شتێکە کە لەناو ئەم 50 ساڵە ژیان ئێمە ژیانمان کردووە پێی واتە ئازادی کۆمەلگا بەستەیە بە ئازادی ژنان واتە سەدەی 21 سەدەی ئازادی ژنانە دروشمی ژن ژیان ئازادیوە کە بەس درێژایی تێکۆشانی ڕێبەراپەوە هەروە تەفگەری ئاپۆیی خەریکە دەدرێتەوە ئەمانە هەموو ئەو دروشمگەلێکن کە پێویستی هەبوو کە تۆ لێکۆڵینێکی مێژووی بکەیت بۆ ئەوەی کە پێشەنگایەتی ژن چۆن بۆ و ئەو ژەنەی کە بەسەر تێکۆشانە دراوە ئەو تۆزە ئەو خاپوخۆڵی کە بەسەر تێکۆشانی ژنانە دراوە تۆ لای بریت و بینووسی ئەم 50 ساڵ تێکۆشانە لە بواری مێژوویە ئەمەی بەگرنگ بینی ئەو جملەیەکی زۆر بە ناوبانگی ڕێبەراپەوە هەیە کە دەڵێت ئەوەی ئێستا تحلیلی دەکەین تاک نییە کۆمەلگایە ئێستا نییە مێژووە کەسێک ناتوانێت ئەو بڵێت کە من ئێستای خۆم دەزانم بەڵام مێژوەکەم قەینا نێزانم ئەوە دروشمی سەرمایە سیستمی سەرمایداریە لە ئێستادا ژیان بکە یعنی با مێژووت بۆت گرنگ نییە پێویست ناکات تۆ بیزانی ئێستا باشترین کاتە کە تۆ ژیانی بکەیت لە حاڵێکە لەناو تەفگەری ئاپۆیەوە فکر و فەلسەفەی ڕێبەراپۆ زانست سەبارەت بە مێژوو شەرتی یەکەمە ئەم چەمکە و ئەم زانستە فەلسەفیە لەوایە کە چۆن ئەتوانێت بەڕێوەبەری و بە سیستەمبوونی ئەم نەتەوە بکات لەوە لە بەرامبەر نەتەوەکانی تریشا ینی هاوشان بتوانێت نەتەوەیەک بێت کە لە بەرامبەر نەتەوەکانی ترا هەیەکسان و بەرامبەر بڕواتە پێشەوە کە بتوانێت چارەسەری کێشەکانی پێ بکە نە باڵادەست هەبێ و نە بندەست هەبێت و نە گەلێکیش هەبێت ناسنامەی نەبێت لەبەرەوە گەلی کورد و نەتەوەی کورد یعنی تایبەتمەندیەکی هەیە کە لێرە بە تایبەت لە باشووری کوردستانە جوانتر لێی تێگەین کە چاوەڕێ ئەوە کرێەوە بانگەوازی ئەوە کرێ و ئیش لەسەر ئەوە کرێ کە کورد تەنیا لە ڕێگەی دەوڵەتەوە ئەتوانێت ببێتە خاوەن کیان و ببێتە خاوەن ناسنامەوە هەبوو بەڵام ئەم پارادایمە یعنی ڕەخنەی بنگەی ئەم چەمکەی کرد کە شەر نییە کورد بە دەوڵەتبوون و بە خاوەن دەوڵەتبوون نابڕواتە پێشەوە و هەم دیسان دەوڵەتیش وەڵامدارەوەی چارەسەری کورد نییە بۆچی لەبەرەوەی ئێمە بینین لە سەردەمی دامەزراندنی دەوڵەت نەتەوەیە گەلی کورد تێکۆشانێکی زۆر کاریگەر و فراوانی کرد بۆ بەدەستهێنانی دەوڵەت و جێکردنەوەی خۆی لەناو سیستەمی ئاواکردنەوەی دەوڵەت نەتەوەی سەردەما بۆچی کورد پێویستان پرسیار بکەین بۆچی کورد نەیتوانی بگا بە ئاستی خاوەنبوون بە دەوڵەت ئەمە بۆ خۆی پرسیارێکە هەمیشە لەناو لێکدانەوەکانی ڕێبەراپۆیە باسیەکات و چارەسەرەکانیش دۆزێتەوە بۆیە کورد نەبوو بە خاوەن دەوڵەت لەبەرەوەی کورد گەلێکی سروشتیە گەلێکی خاوەن مێژوویەکی کولتوریە گەلی دروستکراوی دەوڵەت نییە گەلی دروستکراوی سیستەمێکی دەرەکی نییە و گەلێکی فرەڕەنگە ناتوانێت لە چوارچێوەی سیستەمی دەوڵەت نەتەوەی یەک ڕەنگە جێگەی ببێتەوە لەبەرەوەیە کە سیستەم نەیتوانی گەلی کورد قبول بکات و دەوڵەت بە کورد ڕەوا ببینێت زۆر جار پەرە بەو تێگەیشتنە ئادەن کە کورد لەناو خۆیان ناکۆکە و خاوەنی سەرکردە و پێشەوا نەبووە ئەمە یعنی پروپاگەندەیەکی زۆر بێواتایە و بێبنەمایە ئەگینا ئەگەرێمە سەیری دەوڵەت نەتەوەکانی عەرەب بکەین یعنی بۆ گوندێک بۆ شارێک دەوڵەتێک دروست کراوە لە کاتێکە عەرەبەکان بۆ خۆیان خاوەنی زۆرترین ناکۆکی و زۆرترین پێکا هەڵپرژان بوون لە بەرامبەریەکە بەڵام بۆ ئەوان دەوڵەت دروست کرا بەس بۆ کورد دروست نەکرا بۆ لەبەرەوەی وە گوتم کورد یعنی قبوڵی ئەو سیستەمە ناکا کە ئەوان بۆی دەستنیشان بکەن و بڵێ بڕوە لەبەرەوە هەوڵەکانی شێخ مەحموود لەو چوارچێوەیە لە سەردەمی ئاواکردنی دەوڵەت نەتەوە دوای شەڕی جیهانی یەکەم هەوڵێکی بەرچاو و کاریگەرن کە مرۆڤ پێویستە بە تایبەت لە باشووری کوردستانەوە خوێندنەوەی مێژوویی بۆ بکە
چونکە هەوڵەکانی شێخ مەحموود لە بواری بەدەستهێنانی دەوڵەت بۆ کووردا زۆر گەورەیە بەڵام ئەو سیستەمە شێخ مەحموودی قبوڵ ناکرد بۆچی لەبەرەوەی شێخ مەحموود وتی ئەگەر دەوڵەتێک ئێوە ئاوا دروستی بکەن من نامەوێت ئەوە منم ئەبێ ئەو دەوڵەتە دروست بکەمەوە خۆم بەڕێوەبەریشی بم ئەگەر ئەوەی ئێوە ئەتانێوەرن من بۆتان دروست دەکەم ئێوە بەڕێوەی ببەن لەبەرەوە کورد خاوەنی کەسێتیەکە کەسێتێکی تەسلیمبوو نییە کەسێتیەکی تێکشکاو نییە کەسێتیەک قابل بە کۆنتڕۆڵکردن و تێکشکاندنی جیاوازیەکانی ناوی نییە بۆیە کورد هەبوونێکی جیاوازی فرەڕەنگی فرەکولتورە کە ناتوانێت کولتورەکانی خۆی بکاتە یەکڕەنگ و تێکی ناشکێنێ لەبەرەوەی لە ئەنجامی ئەمەیە کە دەوڵەت نەتەوە دروست دەبێت یعنی شەڕ و پێکدادانی نەتەوەکان و جیاوازیەکانیش دروست دەبێت بۆ سڕینەوە ئەوەی باڵادەستە ئەبێ ئەوانی تر بسڕێتەوە بۆیە گەلی کورد لەناو تعریفی سیستەمی دەوڵەت نەتەوەیە کە سیستەمێکی جیهانیە یعنی بێناسنامە هێڕایەوە و کوردستانەکەشی بێپێگە هێڕایەوە و دابەشی سەر چوار سێ نەتەوەی تر کرا دابەشی سەر چوار دەوڵەت نەتەوە کرا کە کورد هەم ناوی نەبوو و هەم پێگەی نیشتیمانەکەشی نەبووتیایە بۆ ئەمە بەڕێز ئۆجەلان شیکردنەوەی قوڵی لەسەر ئەمە کرد و چەمکی نەتەوەی دیموکراتیکی پێشکەش کرد